چۆنن؟ چەند کەس زۆر باشە. دەی با دەستمان بەرزکەینەوە دەی هەر بژی چێ لە هەمووان باشترە با زیاتر دەستی بەرز کاتەوە دەی کوا یعنی ئێوە زۆر باش نین زیاتر بەرزیکەنەوە زیاتر هەر بژی با دڵێک بەیەکەوە دروستکەین دڵێک یعنی ها ئێمە یەکتریمان خۆش دەوێت بۆچی ئێمە یەکتریمان خۆش دەوێت بۆچی یەکتریمان خۆش دەوێت لەبەرەوەی پێویستە یەکتریمان خۆش بوێت باشە زۆر باشە من ئەمڕۆ کۆمەڵێک پرسیار و وەڵاممان هەیە لەگەڵ ئێوە و کۆمەڵێک پرسیارتان لێ دەکەم بۆ ئەوەی بزانم ئایا ئێوە چۆن وەڵام دەدەنەوە پێتان وایە دەیبەنەوە چێ پێی وایە دەیباتەوە باشە هەر بژین جانی من مەرج نییە ئەمڕۆ هەمومان بەشدار بین جاری داهاتوو ئەگەر کاتمان هەبوو ئەوانی تریش بەشداری دەکەین باشە ئاساییە تووڕە نابن هەر بژین با دڵێکی تر دروستکەین زۆر باشە ئەمڕۆ لە پرسیاری یەکەمەوە دەست پێ دەکەین 4 قوتابی زۆر ئازیزمان دەوێت طبعاً زۆر خۆشەویست ئەگەر وابێت دەبێ هەمووان هەستن لەبەرەوەی هەمووتان ئازیز و خۆشەویستن باشە چێ حەز دەکات هەستێ یەکەم پرسیار چێ حەز دەکات 1 2 3 4 وەرن جانیم با چەپڵەیەکیان بۆ لێ دەی وەرە جانی من توش وەرە یاراخان باشە جانی من ئێستا بانگت دەکەم باشە کوڵی من ئێستا بانگت دەکەم جانی من حەز دەکەی ئێوە لێوێ بن بانجی ئێوەش دەکەم باشە جانی من بگەڕێنەوە ئێستا بانجی ئێوە دەکەم باشە دەستان خۆش ئەو وەرە جانی من تۆ وەرە دەبێت چاوەڕێ بکەین با سەرەتا لەوە دەست پێ بکەین دەبێت بەلامانەوە ئاسایی بێگەر برادێکمان بەشداری کە ڕەنگە دوای ئەویش ئێمە هەستین باشە دەبێت چاوەڕێ بکەین مەرج نییە ئیلیا یەکەم کەس ئێمە هەستین ئامادەن زۆر باشە با شوێنیان چاپ بکەین بۆ ئەوەی بە جوانترین شێوە بیان بینین هەر بژی تۆزێک دەبێت بە خواری ڕابوەستین ئەو کچە جوانەشمان پێتان وایە کامە گروپ دەیباتەوە کامە گروپ ئەویان ئەو لایە ئەم دەڵێم ئەو لایە دەیباتەوە من دەیبمەوە ئەو دەیباتەوە یان ئەو لایە ئەم دەڵێم ئەو لایە باشە با بزانین پرسیارەکەمان چییە لە پرسیاری یەکەمەوە دەست پێ دەکەین بزانین پرسیاری یەکەم چییە بەس باجارێ قسەیان لەگەڵ بکەین چۆنی ساخم ناوت چییە ناروین زۆر باشە ناروین خان زۆر دڵما خۆشە پێت وایە ئەمڕۆ پرسیارەکە دەزانی و دەیبێەوە نایبێەوە دەیبێەوە بابا یەڵە بڵێ ناروین دەیبێەوە هەر بژی پێت وایە دەیبێەوە ئیشاڵڵا زۆر باشە ئەی پێت وایە دەیبێەوە باشە ئامادەی زۆر باشە ئەی تۆ ئامادەی یاراخان ئەی تۆ دەست پێ بکەین باشە بڵێ بەڵێ هەر بژی پرسیاری یەکەمان دەڵێ با بۆ دەست پێ بکەین پرسیاری یەکەم چێ باشترین قوتابی ناوپۆلە پرسیارەکە هەڵبژاردنی تێدایە بابزانی چییە جانی من تەماشای من بکەن باشە بابزانین پرسیارەکە چییە چێ باشترین قوتابی ناوپۆلە یەکەمیان ئەنگۆ ئێوە قوتابی باشترین قوتابی ناوپۆلن یان برادەرەکەتان یان ئەو کەسەی گوێ لە مامۆستای ڕادەگری یان ئەوەی زۆری قسە دەکا پێت وایە چێ باشترین قوتابی ناوپۆلە ئەوەی گوێ لە مامۆستا ڕادەگری ناروین چێ باشترین قوتابی ناوپۆلە ئەوەی گوێ لە مامۆستا ڕادەگری باشە ئەی ئێوە ئەو گروپە ئەوەی ئاخر دەبیتن قژە شتی لێ نەدانا کلاس دەنجشی بەرز نەبی باشە ئەی تۆ چ کەسێک باشترین قوتابی ناوپۆل لە مامۆستا چی زۆر خۆش دەوێت دەڵێت تو زۆر باشی ئاخر دەبێت مامۆستا خۆش مامۆستا خۆشی دەوێت پێویستە لە ناوپۆل جێ بگریان زۆر قسەی بکە قسەی ناکەی قسەی بکات بەڵام کەم زیاتر جێ بگرێتن وانە باشە وەڵامی ڕاست ئەو کەسەی گوێ لە مامۆستا دەگرێت و ئاخڵە بابەیەکەوە چەپڵەک لە بۆ هەردوویانە لێ دەی باش هەر بژێت دەستان خۆش فەرموون دانیشن بڕۆنەوە جێگای خۆتان زۆر باشە